بە مەبەستی سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری کە بە لیستی پرتەقاڵی ناسراوە، تیمی بانگەشەی کۆمەڵ لە ڕۆژئاوای پارێزگای سلێمانی و بەتایبەت ناحەی بەردەقارەمان لە گەڕان و بەسەرکردنەوەی ماڵ بە ماڵ و شوێنە گشتیەکان بەردەوام. سەردانی بازاڕ و پاشانیش ئەو دۆست و خزم و لایەنگران و ئەو خەڵکانەی کە دەنگدەری کۆمەڵی دادگەرین و هەموو ئەوانش کە داوا با بڵێن چاوەڕوانی ئەوەن گۆڕانکاریێک بکرێت لە هەرێمی کوردستانە، ئێمە چاوەڕێەوەین کە دەنگمان پێ بدەین تا بتوانین گۆڕانکاری دروستکەین. بەسپاس بەخوای پەروەردگار لە خولەکانی پێش و شاوەمان سەلماندووە. ئەمڕۆ هەڵمەتێکمان کرد لێرە بۆ ئەم ناوچەیەوە خۆشبەختانە دانیشتوانی ئەم شارۆچکەیە کە بەردەوام لەگەڵ گۆڕانکاری و لەگەڵ چاکسازی و لەگەڵ دادپەروەری و لەگەڵ نەهێشتنی گەندەڵی بوون کە پێمان وایە ئینشاڵڵا دەنگدەرێکی باش و پشتیوانێکی باش دەبن بۆ لیستەکەی ئێمە و حتمما لەم هەڵمەتەشە کاک پەیوەندمان لەگەڵا بوو. کاک پەیوەند عومەر کێچێکە لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کە جێی متمانەی ئێمەیە، بەو هیوای ئینشاڵڵا بتوانین بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشانیش بە دەنگی دۆستان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری سەرکەوتنێکی باش بەدەستبێنی. ئەمڕۆ لە درێژەی کار و چالاکیەکانە لە درێژەی هەڵمەتی بانگەشەیە لە بەردەقارەمان چەند ماڵێکمان بەسەر کردەوە لە ئەندامان و دۆست و لایەنگران و کەسە خۆشەویستەکانی خۆمان و هەروەها سەردانی ناوبازاڕی بەردەقارەمانیشمان کرد. ئەلحەمدولیلا خەڵک بە گوڕوتینەوە و بە دڵخۆشیەوە پێشوازەی گەرممان لێ کراوە و ئێمە ئەمڕۆ کاک پەیوەندمان لەگەڵا بوو کە ژمارە 25 لەسەر لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147. کاندیدەکەی کۆمەڵ بە گەشتبینیەوە لە ئەنجامی هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی 20 مانگ دەڕوانێت و دەڵێ خەڵک پێشوازیەکی گەرممان لێ دەکات. بەناوی خوای گەورەی مێهرەبان ئەمڕۆ لە شارەدەی بەردەقارەمان لە هاتین بەوەی کە هەندێک لەو ئەحباب و خۆشەویستانەی کە هەمان لێرە بەسەریان بکەینەوە، بۆیە ئەوەی کە ئێمە بینیمان ئەلحەمدولیلا ئیستیجابەیەکی زۆر هەیە بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان و ئەوانەی کە ئێمە بینیمانە ئەمڕۆ جێگای دڵخۆشیە و دڵنیان لەوەی کە ئینشاءڵڵا لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لیستی 147 ئینشاءڵڵا سەرکەوتنێکی باش بەدەستهێنێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە ئەمڕۆ لە سوێسەوەی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا بانگەشەی لیستی 147 کۆمەڵی دادگەری سەودانی خزمانی خۆمانمان کرد لێرە. ئەمان هەموو کەسوکاری ئێمە ئێرە بە خاچی وەتانی خۆمان دەزانین، خاچی هیدایەتە و دڵسۆزان و دۆستانی ئاینی پیرۆزی ئیسلام دێرە لە گەشەکردندان و هەمیشە پەیمانی خۆیان تازە دەکەنەوە بۆ کۆمەڵی دادگەری و ئێمە کاندیدی بەڕێز کار پەیوەندمان لەگەڵدا بوو و زۆر هەوڵماندا و خەڵکێکی زۆر وەڵامی داگرێتەوە بە خۆشحاڵیەوە. بەردەوام ستافی بانگەشەی کۆمەڵی دادگەری بە دڵخۆشیەوە لە ئەنجامی سەردان و گەڕانەکانیان بۆ ناوچین و توێژەکانی کۆمەڵگە دەڕوانن و دەڵێن خەڵک لە هەموو کات زیاتر لە پارتی و یەکێتی نیگەرانە و بۆ سزادانی ئەم دوولایەنە بە دوای هەلێکدا دەگەڕێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بەردەقارەمانی سەر بە قەزای چەمشەماڵ.